کاتان باش لە مۆنومنتی هەڵەبجە ئەمڕۆ دیداری کولتور و ئەدەبی هەورامان ساز دەکرێت. ئەم دیدارە بە سەرپەرشتی و سپۆنسەریکردنی دامەزراوەی کەریمی عەلەکەیە کە ئەمە چوارەم ساڵە لەسەریەک ئەم دامەزراوەیە کە پشتگیری سازکردنی ئەم دیدارە دەکات لە هەڵەبجە. بۆ قسەکردن لەسەر گرنگی ئەم دیدارە و ئەم دیدارە بۆ ساڵانە ئەنجام دەدرێت من بەڕێز دکتۆر تاڕسووم لەگەڵا کە بەڕێزیان دامەزێنەری دامەزراوەی کەریمی عەلەکەن. دکتۆر ئەم کاتت باش. چەند ساڵێک هەر پشتگیری ئەم جۆرە دیدارە ئەکەی. بۆچی گرنگە ئەم دیدارە ئەنجام بدرێت؟ هەورامان خۆی بۆ خۆی بەشیشی گەورەی جەستەی کوردستانی گەورەیە. هەموو مرۆڤێکی کورد قەرزاری خاک و هەوا و سروشت و کەڵە مرۆڤەکانی هەورامانە. هەروەکو نالی گەورە، خانای قوبادی، مامەسا مەلا عەبدولکەریمی مدەڕیس، کاکە حەمەی مەلا کەریم، مستەفا زەڵمی و چەندەها ئینسانی جوامێری تر. کاریگەری ئەدەب و کللتوری هەورامان لەسەر ئەدەب و کللتوری کورد بە شێوەیەکی گشتی لە هەر چوار پارچەدا چەندە؟ یعنی تۆ خۆت هەورامینیت و بەڵام پشتگیری ئەم جۆرە دیدارانەش دەکەی. زاراوەی هەورامی یا هەورامی ماوەی کەمتر نا لە 622 دانە ساڵ حکومڕانی ناوچە و پانتایەکی گەورەی کوردستانی کردووە بە تایبەتی لە سەردەمی ئەردەڵانیەکانە. لەبەر ئەوە ئەدەب و فەرهەنگ و کولتوری هەورامان گرنگی و قورسایەکی زۆری هەیە لەسەر زاراوەکانی تری زمانی کوردی و ئەدەبێکی زۆر زۆر دەوڵەمەندە. لەبەر ئەوە بە خۆڕایی نییە کە کەڵە شاعیرێکی گەورەی ڕۆمانسی قەرنی 16 وەکو مەولەوی لێ هەڵکەوتووە کە ئەدەبەکەی ڕۆشنایی بەسەر هەموو پانتایی کوردستانە پەخش بووەتەوە. بەڕێز دکتۆر تاڕسوول دیدارەکە دوو بەش دەبێت، تەنها یەک ڕۆژ دەخایەنێت لەسەر لە بەیانیەکەی جگا لە پێشکەشکردنی وتارەکانی بەخێراتر و وتارەی دامەزراوەکە و لە سەرەتادا پانێڵێک پێشکەشکرا کە چەند توێژەرێک تێیدا بەشدار بوون و بڕیارە لە پاشنیوە ڕۆژ بامان شێوە دیدارەکە درێژەی هەبێت چەند پانێڵێکی دیکە کە چەند توێژینەوەیەکەن نزیکەی 10 توێژینەوە لە 3 پانێڵی جیاواز لە دیدارەکەدا لەسەر ئەدەب و کللتوری هەورامان پێشکەش دەکرێت و یەکێک لە بابەتە گرنگەکان دەڵێن ناوچەی هەورامان ناوچەیەکی زۆر دۆڵەمەندە بە کۆمەڵێک مێژووی گرنگی کللتوری و ئەدەبی تاوەکو ئێستا نەتوانراوە هەندێکیان بخرێتە ڕوو. ئاشنا نییە بە هەموو کەسێک دەمانوێت لەم جۆرە دیدارانە هەوڵێک بێ بۆ خستنە ڕووی ئەو بابەتە کللتوری و ئەدەبیانەی کە کەمتر باس کراون لە چ ڕاگەیاندر بێت چ لە کۆڕە ئەدەبی و هونەریەکاندا بێت.